دي أولية تركيا بطيبات الجبوي أوبراسيونا كبجهي وكي برينو كجماعة موجة بيكر السر سوريا بطيبات جي روجافاي كردستان يا بريارة برينو كما موجبت بطيبات جي أخفتنا سروك الشاندار روسي جبوي أستانة كركو أف أوبراسيونا أجر بيك وردي مطرسين جدي برسويش سر روجالاتان نوفيم جشتي كوري جريجي هنا أف أوبراسيونا بيكانين أم جوالي بطيبات جي بريز ألكسندر نادجروف چاودێری سیاسی ji Moskوê em priya Skype em dê wergirîn. Perez Alexander gelek spas ku gelmedane. Heta çi rade Rûsyê dikare rêgiriyê li Tirkiye bike ku operasyoneke pejayî pêk neye. پێم وایە رووسیا بە زۆر بەباشی دەیەوێت کرد ئەو ئۆپەراسیۆنە بەسێ بەڵام لە ئێستادا پێداویستی نوێ بەردەست نەکردو بۆ ئەم ئامانجەی بەدەست بێنێت بێگومان ئەو ئۆپەراسیۆنەیە کە تورکیا ئەنجامی دەدات بێگومانەوە ناوەستن هەر ئاوا بە ئاسانی و ئەمە وا دەکات کە پلانی تەواوی رووسیا کەم جێبەجێ نەکرێت لە سووریا بەڵام لە ئێستادا رووسیا ناتوانێت فشاری تەواو بخاتە سەر تورکیا بۆ ئەوەی ئەو هێرشانەی بوەستێنێت بۆ سەر هێزەکانی کورد لە سووریا بەداخەوە لە ئێستادا رووسیا زۆر بەجددی وابەستەیە بە ئابووری یاخود بڵێن وزەی تورکیا پشت بە وزەی تورکیا دەبەستێ بۆ ئەوەی لە ڕێگەی تورکیاوە ڕەوانەی وڵاتانی دیکەی بکات و ئەمە بە شێوەیەکی گشتی وا دەکات دۆخی رووسیا قڕز بێت و نەتوانێت بە ئاسانی فشار بخاتە سەر تورکیا بۆ هێرشەکانی بوەستێنێت ئەگەر ڕەوشە رووسیە یا باشنە بە ڕەوشە تورکیا چاوەیە حتا بەریا دەست یعنی ئەنجامدانە ئۆپەراسیۆنێکی چونکی حتا داخوازیان ڕەجەب تایپ ئەردۆغانی ژیژ ئالیێ بەشار ئەسەد وهاتینە ڕەتکردن پێم وایە رووسیا کەس نایەوێت تورکیا لەم دۆخەدا ئەم دۆخە بخۆڵقنەوە رووسیا زیاتر دەوێت لە ڕێگەی سیاسەتەوە فشار بخاتە سەر تورکیا بۆ ئەوەی ئەم هێرشانە بەستێەوە بەڵام بێگومانی دانێ ئەم هێرشانەی کردووە و وەردەوامیشە لە گفتوگۆی پێویست و لە گفتوگۆی سیاسی لەبارەیە ئەم بابەتەوە بۆ ئەوەی بتوانێت ئاشتی لە سووریا بەرقەرار بکات بێگومان خەڵکی لە دیمەشق ئەم ئۆپەراسیۆنم هێرشانە ئیدانە دەکەن و دانەوێت بستێ بەڵام کوردەکانی سووریا بە شێوەیەکی گشتی لەگەڵ ئەمریکا هاوپەیمانن ئەمەش کێشەیەکی دیکەیە بۆ رووسیا چونکە رووسیا نایەوێت با بڵێن سیف زۆنێک یاخود زۆنێکی ئارام ببینیت بۆ زیاتری داگیرکردنی ناوچەکانی سووریا لەلایەن ڕژێمی سووریاوە و بێگومان پێویست دەکات جۆرێک لە جۆرەکان ڕاگەیاندراوێک یاخود با بڵێن هێزەکان یەکگرتوو بن و بەیاننامەیەک و هەروە ئەمەش دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕازە فشارێکی زۆر دروست بکات لەسەر تورکیا بۆ ڕاگرتنی ئەم هێرشانە و گرنگی ئاشتی و سەقامگیری لەو ناوچانە لە تورکیا وەربگیرێت مەبەستە لەڤرنتیف چییە کووت بێژت ئەگەر ئۆپەراسیۆنێکە هەوسە پێکوارە مەترسینە ji بۆی سەر ڕۆژهەڵاتە ناوەڕاست داعش دیسا سەر هەل بدە مەبەستەوەی ئەوە یان تشتێکی دی هەیە ئەو مەبەستی ئەوەیە ئەم جۆرە ئۆپەراسیۆنانە بە تایبەتی ئەمە کە کاریگەریەکی زۆری دەبێت ڕووداوێکی زۆر ناخۆش دەبێتەوە ئەمەوا دەکات کە بەسەر ناوچەکانی دیکە بڵاو ببێتەوە و کاریگەری لەسەر دەوڵەتان کە بێ ئەم بردومانانێک کە سەر سنووری وڵاتان دەکات ئامانج ئەمەوا دەکات کێشەی با بڵێن ئەو هەموو ئاشتیەی دروستکراوە لە سووریا دوای 2019 بخاتە ژێر مەترسیەوە ئەمە هەروەها وا دەکات کە ئەوا دەکات سەگدارە تیرۆریستەکان گروپە تیرۆریستەکان زیاتر دەربکەون هەلێکی زیاتریان هەبێ و ئەوان لەلایەن هێزە کوردەکانەوە ڕوبەڕوو بوونەتەوە پێشتر شەڕی ئەو گروپە چەکدارانە کراوە گروپە تیرۆریستانە ئەمەوا دەکەن زیاتر ئازاد بن لەوەی کە جوڵیان زیاتر بێت زیاتر بەربڵاو بن و ئەم بردومانان لەلایەن تورکیاوە بۆ سەر
سوریا وا دەکات دۆخی حکوومەتی سووریا و هێزە کوردیەکان لەوێندەرە سەختتر بی بێگومان تورکیا دەتوانێت لە داهاتوودا کێشەی زیاتر دروست بکاتن مشکلە زیاتر دروست بکە بۆ ئەو ناوچانەی کە ئێستاوا دەکات ئەوەی کە خیارتەشی مەسام جارێکی تر باسی لەوە کرد و لە ئێستادا تورکیا زۆرێک لە جۆرەکان لێک تێگەیشتنی هەیە لەگەڵ دیمەشق بەڵام دەکرێت ئەمە لە هەر حاڵەتێک و لە هەر چرکە ساتێکدا نەمێنێت گریژەکان پرە بسێندن ئەمە زۆر بە شێوەیەکی جدی مەترسی بخاتە سەر سەقامگیری و ئاسایشی سووریا بە تایبەتی لەبارەی گروپە تیرۆریستەکان و هەروەها بەردەوامی هێزە چەکدارەکان لەو شوێنەوە هەروە زیادکردنی ناکۆکیەکان و شەڕ و ئاژاوە لە باکووری رووسیا و باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەڤ ڕەوشە یانجی ئۆپەراسیۆن و سەحەتە چڕۆدا کۆریگەریە لەسەر مەسەنە بۆ نمونە جوینێن ئاستانە یانجی هەر جوینەکردن هەبە ji bo çareseriya pirsa Sûriyê. ئەم جۆرە فۆرمولانە ئەم جۆرە لووتکانە بەردەوام دەبن لەبەر ئەوە یەکێکە لەو کەمە لووتکە و کۆبوونەوانەی نێودوڵەتیانی کە هێشتانێکە کاران و کاریان تێدەکرێت و هەروەها بێگومان چەند کاریگەریەکی هەیە لە بە هەمان کاتدا ئەم جۆرە ئۆپەراسیۆنان ئەم جۆرە کارانەوا دەکا کە هێزی تورکیا بەهێزتر بێت و رووسیا لاواز بێت لەم ناوە ئەمە شوا دەکات لە ئەستانە باس کاریگەری ئەستانە شکەم ببێتەوە پارتەکانی دیکەی رووسیا بەشەکانی دیکەی رووسیا وانیشان دەدا کە رووسیا ناتوانێت ئەمە بوەستێنێت لە ئێستادا ئەوە دەزانین کە هەموو سەرچاوەکانی رووسیا بەکارهێنراون لە شەڕ جەنگی ئۆکرانیادا لەبەر ئەوەیە ئەمە ڕەنگە نیشانەیەک بێ بۆ تەهران بۆ ئەوەی بتوانێت سیاسەتەکانی لەگەڵ رووسیا جیا بکاتەوە لە یەکتری جیابنەوە لە بەرامبەر ئەو سیاسەتی کە رووسیا بەکاردێنێت لێنێ ئەمە وا دەکات تەنها رووسیەکان نا بەڵکو ئەو لایەنانەی لە ڕێی رووسیاوە سەپۆر دەکرێن کەم بکرێنەوە ئەلێکساندەر نازژەرۆف چاودێری سیاسی ji Moskوێ پرەیاسکای پێنج گەلما دەبوون گەلێک سپاس بووە